هەمووان حەز بەواکەین کە خاوەن قژێکی بەهێز و جوان بین. با بزانین ئێمە چۆن لە چ ڕێگایەکەوە ئەو قژەمان دەست بکەوێت. هەروەها باسێکیش لە کاریگەری یاخود کاریگەریە ئەرێنی نەرێنەکانی بۆ یەکردن بکەین لەسەر قژ بەتایبەت لە لای خانمان ڕەنگە ئێمە خانمان ناو بەناو حەز بۆ بکەین کا ڕەنگی قژمان بگۆڕین. با بزانین ئەم گۆڕانکاریە کا لە ڕێگەی بۆیەوە ئەکرێت تا چەند زیان بە قژ ئەگەێنێت. ئەم بابەتە و چەندین بابەتی تر لەسەر تەندروستی قژ تاوتوێکین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سێنەر سامان کابڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکارین ئێستا بە خۆشحاڵە لە ستۆدیۆ لامان ئامادەیە. دکتۆر سڵاو لەبێ و زۆر زۆر بەخێر بخێرهاتی سەرچاوان. دکتۆر دەستپێکی گفتوگۆکانمان با لەو دەست پێ بکەین لە ئێستا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی باز لەواکەن هەر من لە ناو هاوڕێکان من ناو کە سوکاریشمە زۆر باز لەواکەن ئەڵێن لە ئێستا هەڵوەرینی قژ زۆر زۆر ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ خۆی هەڵوەرینی قژ بەڕاستی ئەبێ جایکەینەوە ئایا قژەکە بە عام هەڵەوەرێ یا پەڵەپەڵە یعنی جێنەرەلایزە یا لۆکەلایزە. ئەگەر بە عام هەڵەوەرێ زۆربەی لە لایف ستایل لە خواردن لە ئاسن کەم بێ زنک کەم بێ ڤیتامین دین کەم بێ نەخۆشەکە سترێس بێ پێشتر عملیاتێکی کردبێ بۆیە بە عام قژی هەڵەوەرێ لەبەر ئەوەی ئەمە لەگەڵ سەحەتی شەخصەکەیە کێشەیەکی هەیە قژەکەش جزئێکە لە بەشێکە لە ئینسانەکە بۆیە ئەو کێشەی ئەبێ. بینەمە ئەگەر لۆکەلایز بێ پەڵەپەڵە بێ ئەوە وەکو دەردەڕێوی وەکو سەدەف وەکو چەند شتێکی تر ئەوە نەخۆشی پێستی هەیە. سۆ یەکەم جارە بێت جایکەینەوە ئایا ئەم هەڵوەرینە جێنەرەلایزە یا لۆکەلایزە بە عام قژی هەڵەوەرەیە یا پەڵەپەڵەیە. دوای ئەوە بچین ئایا سکارینگە یانە نسکارینگە. ئەو پەڵەیە سکارێکی بەجێهێشتووە شوێنەکە گەر سوتا بێ ئەو شوێنە فایبرۆززی کردووە جارێکی تر ئەو مووە نایەتەوە ئەوە ئەبێ مەتەرن بیبڕین و بیدورینەوە یا شتێکی تری بۆ بکەین یا عیلاجی بۆ بنووسین یان نە نسکارینگە مەتەرن وەکو دەردەڕێوی و وەکو نەخۆشیەکانی تر. سۆ پێشتر بێت جیا بکرێتەوە کە چ بجۆرێگە بۆیە من قەت لەگەڵ ئەوە نیم خەڵک دێ دکتۆر پلازمایەکم بۆ بکە دکتۆر میزۆتێرۆپیەکم بۆ بکە طبیعی ئەمە دوکان نییە تۆ ئەمڕۆ ئایسکریمە خۆی ئیمڕۆ کۆفیە خۆی ئەو چارەسەریە دکتۆر بەڕای تۆ بۆ هەر چارەسەرە بۆ بەعزە جزئێکیان یعنی تۆ ئەگەر سکارینگ ئەلۆپیشیای هەبێ پلازماکە هیچ نایگۆڕێ گەر دێردەڕێوی هەبێ پلازماکە خراپترێکە. ئێمە یەکەم جار ئەبێ بزانین بۆ قژەکە هەڵەوەرێ بۆ قژەکە زەعیفە ئەگەر ڤیتامین دی و ئایرن و زینک و غودەی دەرەقی هەبێ و ئەبێ ئەوانە چاک بگرێتەوە پێشتر دوای بچیتە سەر پلازما و میزۆفیراپی و قژەکە بەقوەتر بکەیت. باشە دکتۆر بە هەر لەسەر هۆکارەکان بمێنینەوە زۆر کەس هەیە ئەنجامە بەبێت جیازیان ڕۆ گفتوگۆکانمان هەم بۆ خانمان و هەم بۆ پیاوانیش بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە لەسەر هەڵوەرینی قژ چیان بۆ ماوەی یعنی بۆ منە کەسێک باوکی قژی زۆر ڕووتاوەتەوە کاریگەری لەسەر کوڕەکەی دایکی گرفتێکی لە کاریگەری لەسەر کچەکەی ئەمە چۆنە دکتۆر؟ قسمێ لە هەڵوەرینەکان ئەندرۆجینیک پاترن لە پیاوە مەثەلەن باوکی یا خاڵەکانی قژیان زوو کەچەڵە بێ و زوو ئەوەرێ طبعاً جێنێتیکە یعنی بە ویراسە ئەیدا بە مناڵەکەی یا ئەیدا بە بەوانی خوارەوە ئەوە زۆر جێنێتیکە ینی قسمێکیان جێنێتیک نییە قسمێکیان یان باوکی قژێڵەوەڕێک مناڵەکەی هیچ کێشەی نییە ئەوانی کە جێنێتیکن عادەتەنە بێ زەرعیان بۆ بکرێت داخیرا چکە ئەوە میل پاترن هێرەکە ئەو قژە نایەتەوە ئەوە حساسە بە تێستۆستیرۆن سۆ بۆیە چین قژی پشتی دێنین کە ئەم پارچە حساسنی بە تێستۆستیرۆن و نەقلێکینە پێشەوە ئەوە دائیمەن ئەوانەی کە ویراسیان هەیە زەرعەکە باشترین حەلە بۆیان. بەڵێ دکتۆر ئەو خانمانی کە لە قۆناغی دووگیانیان لە دوای لەدایکبوونی کۆرپەکەیانەوە ئەبینی ماوەیەک قژیان زۆر هەڵاوەرێ ئەمە پەیوەندی بە چیەوە مەرجە لام و خانمێکی شاڕوبە بزەبە دووجانەکان بە عام تا 3 مانگ بۆ 6 مانگ ئەو کاریگەیان لەسەر ئەبێ طبیعی کاریگەری مناڵبوونەکە و کاریگەری جراحەتەکە گەر بە بەنجی عام بێ ئەوش کاریگەریەکی زیاتری ئەکا لە عینەن کاتە ئەو مناڵە لەگەڵ لەشی دایکی خواردن ئەخوا ڕەنگە ڤیتامین دی کەمکە ڕەنگە ئاسنی کەمکە ڕەنگە زینکی کەمکە بۆیە کاریگەریەکی زۆرە بێ لەسەر قژەکە بەسەوە کێشەیەک نییە چکە لە 3 مانگەوە بۆ 6 مانگێواشێواش قژی وەکو جاران ئەگەڕێتەوە بەقوەتە بێتەوە. زۆر باشە دکتۆر هەندێک کەس هەیە لە بەکارهێنانی زۆری دەرمان یاخود نەخۆشیی کەی هەیە ئەڵێن ئەو دەرمانە چکە مادێکی میاڵە کاریگەری لەسەر هەڵوەرینی قژ هەیە ئەمە تا چەند ڕاست؟ بزەبت ینی ئەوانەی کە مەتەلەن نەخۆشی مستەشفای هیوان و کیمۆتێراپی وەرەگرن سێرەکەی لە 6 مانگا قژیان زۆر هەڵەوەرێ
دەرمان هێچە لە کاریگەریەکان ناخر ئەو شێکە لەوانەیە کە ئێمە ئەڵێن یەکسەر خەڵک پلازمانەکە یا میزۆتێراپینەکە تۆ جارێ بێ بزانین ڕەنگە خەتای دەرمانێ بێ پێویستەکە ڕایگرین ئەو کاتە کابراکەینە سەر دەرمانێکی تر جۆرێکی تر و قژی وەکو جاران ئەگەڕێتەوە و هیچیش تەکلیفی ناکالەوەی پارەیە بدا بە پلازمایە بە میزۆتێراپی دەرمان شێکە لە کاریگەریەکانە بزڵ زۆر باشە بۆ هەموو ئەو خۆشەویستانەشی کە ئاەنەوێت هەر پرسیارێکیان هەیە لەسەر بەهێزکردنی قژ و کاریگەریەکانی ڕەنگکردنی قژ ئەتوانن ئێستا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پیجی کورسات بە کۆمنت بۆمان بنووسن ئێمەش ئاراستەی بەڕێز دکتۆریەکەین دکتۆر با ئێستا قسە لەسەر بۆیەکردن بکەین بە تایبەت ئێمە خانمان حەز بەواکەین کە ناو بەناو قژمان بۆیەکەین ڕەنگی قژمان بگۆڕین ئەم بۆیەکردە چ کاریگەریەک لەسەر تەندروستی قژ دروست دەکات خۆی بۆیە و هەموو شتێک کە تۆ شانەکردنی زۆر ئەزیەتدانی زۆر مجەفیفە زوو وشکیکەیتەوە هەمووی تۆزە کاریگەریە بێ لەسەر مووەکە خۆی بەس لە عینەن کاتە لە خیرای هەریکەن ینی ئەگەر باش بێ خراپ بێ لە خیرایکەن بۆیە ئەبێت چی بکەن زوو نەیکەن عادەتەن 2 مانگ بۆ 3 مانگ جارێ بۆی بکەن هەیە هەموو هەفتەیەکە چێ ڕەنگی قژی ئەگۆڕێ لە عینەن کاتە بۆیە اختیارکە ینی دانێ هەڵبژارێک کە پێشتر حساسی بۆی نەکردووە مشکلەی بۆی نەکردووە چکە زۆربەی بۆیەکان حساسیە دروستەکەن ئەگەر ئەو جۆرێکی هەبێت کە حساسی لێنەکە و لەگەڵ ئەوە مرتاح بێ ئەتوانێت ئەوە بەکاربێنێ چکەوەکوڵین لە خیرە هەرێکەن باشە بۆ خۆشمانەین و دکتۆرانەی قژمان تازە فێری بووە بۆ شک بۆ کە بۆ یەکەین ترایبینە بالضبط ئیتر مرتاح بن خۆتان شخصيا عربە لێ ابلغ المستطاع لكي تطاع ئێمە گەر بلین هەرنەیکەن ئێوە هەریکەن بیکەن بەس زوزومەیکەن بیکەن بەس قشتان بەعام با بڵین جۆرێ بەکاربێنن کە پێشتر کردوتانە یا کە حساسی نەبووە بەڕێی من ئەگەر جزئێ لە قژەکە بۆیە بکەی بیدایە بۆی بزانی حساسیت هەیە یاننا بۆی کاریگەرێکی زۆر نەبێ ئەگەر حساسی هەبێ بالضبط لە پێستی سەر ئەبێ بۆی ئەگەر تۆ سێرت کرد کە مشکلت نییە لەگەڵ ئەو جۆرە دوای ئەوە هەموو قشتی پێ بۆیە زۆر باشە بینە سەرەوەی کە ئێمە هەروەکو ژیانی ڕۆژانەی خۆمان پێویستمان بۆیە کە خۆمان بشوێن یاخۆ سەرمان بشوێن بەکارهێنانی سابوون یاخۆ شامپۆ بۆ کەسێکی ئاسایی بۆ نمونە هیچ گرفتێکی نییە هەندێک کەس هەیە کۆمەڵشتی لای خۆی دروست کردو بەڕاستی لەوانێ شەکە زانستیش نەبێ بۆ ناڵێ من بە سابوونی ڕقی سەرمە شۆم هیچ کێشەیەکم نییە هەندێک کەسیش ڕات چەند نوع شۆمپۆ تێکەڵ یەکترەکات تا قژی پێ بشوە ڕێگا تەندروستەکە کامێ بووی کە چونکە ئەمە پیشەی ڕۆژانەمانە بالضبط تۆ جارێ قژت چەورەیە وشکەیە میکسە ئەوانی کە قژیان چەورە پێویستەکە شامپۆ و سابوون شت بەکاربێنێ بۆ قژی چەور وانی کە وشکە بەکاری بێنێ بۆ قژی وشک بلعکس بەکارهێنانی باشترە چکە تۆ ئەو شامپۆانی کە بۆ پێستی وشک بەکاردێ ڕتوبەتێک ئەدا بە پێستەکە و پێستەکە جوانترەکە و ئەو شامپۆانەی کە بۆ پێستی چەور بەکاردێ ئەو چەوریە لە ئەبا و قژت جوانتر ئەکا و استیفاتەشی زیاتر بێ بۆی زیبکەنەکە و مەشاکلت بۆنەکە بەکارهێنانی باشترە ئەگەر بۆ جۆری قژی خۆت بێ هەر کەسە و ئیخۆی هەبێت دکتۆر بۆ نەچکە زۆر جار بینیومانە لەوانەیە لە نێو حمامەکە شامپۆی دانرابی هەمووی بەکاری بێت لەوانەیە بۆ من پشێ بۆ تۆ نەشێت بۆیشی کرد یان گرنگە ئێمە یەکەم جار جۆری قژی خۆمان بزانین چۆنە ئەو شامپۆیشی کە خۆمانەمانە بەس خۆمان بەکاری ڕەنگە دوو برابێ لە یەک شامپۆ بەکاربێنن هەردووکیان قژیان چەور بێ کێشیان بۆ نەکە یا خوشکوبرایە بێ هەردووکیان قژیان چەور بێ کێشیان بۆ نەکە بە جارجار وانین جارجار ئەمەیان قژی چەورە ئەویان قژی وشکە ئەو کاتە بەکارهێنانی شامپۆی یەکتر باش نییە بۆیان زۆر باشە دکتۆر جگە لە بۆیەکردن زۆر کەسەیە خەنە بەکارەهێنێ ئەو کەسانی کە بە تایبەت قژیان زۆرە ڕوتێتەوە ماوەیەکی زۆرە بۆ بۆیان بەکارهێناوە ئەڵێ بە خەنەی لێبم هەستەکەم بە بەکارهێنانی خەنە قشەڵوەرینەکەشمەوەستێ لە ڕوو زانستی پزیشکیەوە چۆن باز لەم بابەت نەشەر بۆیە بە زیاتر طبیعیە شرط نییە دائیمەن باشتر بێ عادەتەن ساید ئفێکتی کەمترە چکۆ زیاتر سروشتیە اینجا ئێستاش خەنەکان خۆ کەس نازانێ ئایا چی تێکەڵەکەن چۆ خەنە هەیە زۆربەی بۆی ئیهتیادی تێکەڵەکەن و بۆی کیمیایی تێکەڵەکەن بەس هەر جۆرێکە لە جۆرەی بۆیەکان لەخیرە زۆر باشە بە هەندێک لە کۆمنتی ئەو بەڕێزانەش بخێنینەوە کە ئێستا بینەری ئەم تەوەرەمانن یەکێک لە ئەو هاوڵاتیانە باسی لەوە کردو ئەڵێ هۆکاری باریکبوونی تاڵەکانی قشتی و چارەسەریشی چییە؟ یەکەم شت فەحسێکی خوێن ئایرنە فریتینە زینکە غودەی دەرەقی هەیە ئەگەر خانم بێ هۆرمۆنی هەیە لێرە مووی زیاد بووە قەڵەو بۆ بەم ئەخیرە سۆڕی مانگانەی تێک چووە
کە ئەمەمانزانی ئەزانین بۆ قژەکەی تێنکەوە بۆ قژی هەڵەوەری ئەو کاتە چارەسەرەکە ئەو کاتە قەرارە دێنێت لەگەڵ پرسیارانە شەبا خۆشمان چەندی لەگە پرسیارەکانی کە زۆر جار خۆمان هۆکارین بۆ هەڵوەرینی قژی خۆمان یاخ و لە دەستدانی قژی خۆمان بەچی لەوەرەوەی کە تۆ کەسێکی ئاسایی دکتۆر هیچ کێشەت نییە لەم تۆڕە کۆمەڵایەتیانەیە کۆمەڵی شامپۆ و کۆمەڵێ مادەی پاکەرەوە و کۆمەڵێک شتت بۆ خاتە ڕوو کە لەوانەیە ئەمە هیچ ڕاستێکی نەبێت لە ڕووی زانستی تەندروستیەوە تا چەند گرنگی ئمە هۆشیارانە لەگەڵ هەم پێست و قژی خۆشمانە مامەڵە بکەین نەکردەوەی کە ئەمڕۆ مسەرم شت سێ چوار تاڵ هاتە خوارەوە خۆمەش هەر هەیە بەڵام نابێتەوەی کە من مەترسی لەسەر من دروستکە چەند گرنگە بە پرسی پزیشک ئێمە کار بکەین یاخود نەکەوینە دوای ئەوەی کۆمەڵێ مادەی پاکەر یاخود دەرمان یاخود شامپۆ ئەمە لە فلان وڵاتەوە هاتووە چکە ئەمە زۆر جار سەری لە هاوڵاتیان شیوانوە کە قژ لە ماوەی هەفتەیەکیانێتەوە قژ بە هەفتەیەک نایێتەوە چۆن ئێمە بتوانین هۆشیاریمانە بێت لەسەر تەبیعی هەڵوەرین لە 50 بۆ 100 بۆ 150 بەپێی کەتافەی قژەکە ئەگەر قژت زۆر بێ کەم بێ شتێکی ئەتیادیە شتێکی سروشتیە چکە ئەو قژانە هەڵەوەرن قژی تازە دێتەوە شوێنی خۆیان سۆمە یەکەم جار شرط نییە تۆ یەکجار قژت چاکەیت و دوو تاڵ ببینی و بڵێ وڵاتەوە ئەو قژم هەڵەوەرێ و با پێویستەکەم هە پێویست ناگە بڕۆی بۆ لای دکتۆرش ئەگەر دوو تاڵ ببینی چکەوەکو پێ دەڵێم لە 50 بۆ 100 بۆ 150 بەپێی کەتافەی قژەکەیە تەمان چکە نزبێ لە قژەکان هەڵەوەرێ و قژی تازە دێتەوە وەکو چ پرۆدەکتێ بەکاردێنی لە تەلەڤیزیۆنی بینی ئەوە کارەساتێک ڕوویدا پێش فترەیە کابرای قژی هەمووی سوتا و حەزیەت بتیدا و طبعا تۆ ئەم شامپۆیانە بۆ هەموو کەسێک خراپ نییە سۆ 4 کەس 5 کەس بەکاری دێنێ ڕەنگە بۆی باش بێ ڕەنگە حساسیەکی زۆری هەبێ بۆ خەڵک دەرمان تا دروستەکرێ ئەبێ یەکەم جار لەسەر حیوان بەکار بێ ئەبێ تەجروبەیەکی زۆر بکرێ ئەبێ لەگەڵ بە تاخمێکی ینی بە مجموعەی خەڵکی بن کە بەکاری بێنن بە بەلاش مراقبەیان کەن بزانن نزبەی حساسیەتی چەنە لەگەڵ چەند کەس استیفاداکە ئەنجا ببێ ناکرێتەوە یەکسەر شامپۆیە بێنی لە وڵاتێکی دەرەوە بڵێ ئەم قژە درێژەکە دوو نییە بە هەفتەیە قژ درێژ بێت یعنی ئێمە ئەساسن کە زەرعی قژش ئەەکەین کەنجاندنەوەیان بۆ ئەوکەین پێیانەلێن لە دوای 6 مانگ سێری خۆتکە ئەم 6 مانگار سێری خۆت مەکە ئەو مووە تا دەرەچێ لە پێستەکە تا درێژ ئەبێ تا دەرئەکەوێ ئەو کاتە کاتی ئەوێ ینی بەعام قژی ئەتیادی وەکو ئێمە لە مانگێکا سانتیمێک درێژە بێ تۆ ئەساسن ئەگەر قژت 5 سانتیم بێتەوە 5 مانگتەوێ ئەگەر قژەکە ئیمڕۆ دەرچێت جا تۆ هەموو عیلاجێکە وەریەگری عادەتەن لە مانگێ لە دوان لە سیان ئەنجا دەرەچێت دوای بۆی بێتە 5 سانتیم ئەو تاڵە 5 مانگتەوێ ینی من خۆم ناتوانم کە چاندنەوەی قژەکەم بە یەکێ بڵێم هەفتێکی تر باشترەبی بینەما زۆر ئەتیادی لە تیکتۆک هیچێ دەرەچێت ئەم شامپۆیە بەکار بێنە و تا جمعە عیبت نامێنێ شتی وا هەر نییە ئەساسن هەر باشەمە بۆ درێژبوونەوەی قژ ئەی بۆ هەڵوەری نیش بە هەمان شێوازە چونکە جۆرەها ڕێکلام هەیە ئەڵە لە ماوەی حەوت ڕۆژە ئەم شامپۆی بەکاربێنە بە تاوەتی هەڵوەڕێنی قژتەوە ئەسڵ ئەساسی نییە ینی زۆربەی ئەو شتان ئەسڵ ئەساسی نییە و بۆچێ ئەبێ ینی تۆ ئەو شامپۆی بۆ قژی چەورە بۆ قژی وشکە نییە فۆرمیلایەکە بێ بۆ هەموو کەس استیفادەی لێ بکە ینی ئێمە تەنانەت خواردن کە سروشتیە ڕەنگە مثلا من پاقلە بتوانم بخۆم تۆ نتوانی پاقلە بخۆیت لەبەرەوەی حساسیت هەبێ پێی مثلا وانە ئەنج چۆن ئەمە شامپۆیەک هەیە کە سروشتیش نییە و کە هەموو کەسێ بەکاری ئێنێ و وەکو یەک استیفادەی باش دکتۆر باری دەرونی تا چەند کاریگەریە کە زۆر کەسەیە ئەڵێ سترێسی دڵە ڕاوچێ فشارێکی زۆری لەسرە ئەما بێتە هۆکارێ بۆ هەڵوەرینی قژ کاریگەری زۆری هەیە طبعاً هەموو شتێ سترێس زیادێکە ینی کابرا ئەگەر شەکری هەبێ سترێسەکە زیاترێکە ئەگەر زەختی هەبێ زیاترێکە گەر قژهڵوەرینش هەبێ زیاترێکە بەس لە قژهڵوەرینە زۆربەی سترێسە ینی زۆربەی خەڵکەکان کە قژیان زۆر هەڵەوەرێ طبعاً یەکەم جا خۆی سترێسێکی هەیە کێشەیەکی تری هەیە دەسێکا بە قژهڵوەرین دوای سترێسی قژ و هەڵوەرینەکە ئەوەی تر زیادێکاتەوە بۆیە تەسیری زۆر لێکە بۆ ئیمالێکی باشترە بەڵێ باشە دکتۆر با بچین لای کۆمنتەکانی هاوڵاتیان یەکێکتر لەو هاوڵاتیاناڵێ من قژم زۆر تەنەک بووە بێخی قژم زۆر بە باشی دیارە و بەردەوامیش زۆر ویری لێ کاتەوە لە چی بکەم باشە جارێ مێڵە یا فیمێڵە کوڕە کچە وا دیارە کچە کچ بێ بەعامە بێجارێ بزانین هۆرمۆناتی تێکچووەیان نا سووری مانگانی تێکچووەیان نا مووی زیاد بووە قەڵەو بووە لەم ئەخیرەیان نا جا بێ فەحسێکی خوێنی بۆ بکەین بۆی بزانین ئاسن یا زنک یا ڤیتامین دی یا گودەی دەرەقی یا هۆرمۆنی DHES تێکچووەیان نا سۆ لە دوای ئەوەی ئەگەر بزانین ئەمانەی کە خەلەلێکی هەیە چاکیکەین اینجا ئەگەر بزانین ئایا میل پاترنە یا فیمێل پاترنە یا ئەگەر نەخۆشی پێستی هەیە یان نا جارجار کە ڕووای لێکە جارجار
سەدەف وای لێکا سیبۆریک دەرمەتایتس وای لێکا نەخۆشی پێست وای لێکە ئیتر بە پێوە عیلاجەکرێت کاتە سەردانی پزیشک کا بالضبط قژ هەڵوەری بەڕاستی ینی هەموو شتێکەگرێتەوە لە خۆی ینی ئیڤن نەخۆشی خراپەگرێتەوە تۆ کابرا نەخۆشیەکی کانسەری یا شتێکی هەیە ڕەنگە قژی بۆرێ بەهۆی ئەوەوە یا بەهۆی عیلاجەکەیەوە بۆیە ینی هستریەکی تەواوی ئەوێ لەگەڵ نەخۆشەکە دەدەقێ قسەکەی بزانی بۆی بگەیتە ئەنجامەکە بگەیتە ئەوەی کە بۆ قژی هەڵەوەرێ بۆ قژی زعیفە. باشە دکتۆر پرسیارێکیش بۆ کەسانی وەرزشەکەن ئەوانەی کە تاوکەرە خۆراکیەکان بەکارێنن لە ڕووی پرۆتین و ئەو مادانێکەوە ئایا ئەمە کاریگەری هەیە لەسەر هەڵوەرینی قژیان؟ زۆریان خصوصن ئەوە لە مێڵەکانە لە پیاوەکانە طبعاً ئەو دەرمانانی کە بەکاری دێنن لە خیرا هەمووی موادی سروشتیونی هەمووی بەس پرۆتین نییە زۆربەی کریاتینینی تەیە زۆربەی هۆرمۆنی تەیە هەیە دەرزی لە خۆی ئەدا هەیە هۆرمۆنی تێستۆستیرۆن لە خۆی ئەدا بۆیە قژیان زۆر ینی عەزیەتی هەبێ و زۆر تەسیرێکە و ئەگوانی کە سەڵاحی وراثیان هەیە ینی لە باوباپیرەوە بێن ماوە زووتر وایان لێ دێکە ئەو دەرزیانە بەکاردێنن. زۆر کاریگەری تاو بەجێڵێ زۆر باشە دکتۆر یەکێکتر لەو هاوڵاتیانە باسی لەوە کردووەڵێ ئەگەر یەکێک بێخی سەری چاور بێت و سەرتاڵەکانی وشک بێت چی بکات باشە دیارە ئەم بەڕێزە بۆ شێوازەیە قژی ئەوە میکس تایپە طبعاً بەعزە شوێنێکی چەورە بەعزە شوێنێکی وشکە بۆیە ئەوە شامپۆی خاص هەیە بۆ ئەوە ئەو شوێنانی کە چەورە وشکێکە و ئەو شوێنانی کە وشکە چەورێکە شامپۆی احتیادی هەیە بۆ میکس تایپەکان زۆر هەیە بۆ دەمچاوی زیبکێ زۆری هەیە لەبەروی دەمچاوی چەورە بەس ئەمانی هەمووی وشک بووە ئەینەن کرێمی خاص هەیە بۆ ئەو شتە. زۆر باشەیەکی تر لەو هاوڵاتیاناڵێ هۆکاری چییە نوکی قژم سوتاوە و هەروە بێخی سەریشی چەورە و تاڵەکانیشی وشکەمیش بیخی قژی سوتاوە ڕەنگە زۆر مجەفیفە بەکاردێنێ زۆر قژی بەکاردێنێ ڕەنگە ئەوە عەزیەتی دابێ ڕەنگە زوو بۆ یاغی بکە سۆ عادەتەن ئەوە پێلێن شافت سۆ کێشەکە لە شافتی هێرەکەیە سۆ مادام قژی ناوەرێ نەخۆشیەکە لە پێستەکە نییە سۆ لەوەیە کە زۆر لەبەر هەتاو بێ زۆر زوو بیشوە زۆر درەنگ بیشوە زوو شکی کاتەوە ئەوە خەتاکەی لەوەیە قژ چەورکردنەکەی ئەوە هەر تاپی پێستی وایە هەیە قژی چەورە ینی پێستی سەری چەورە ئیتر ئەو شامپۆی ئەنواع هەیە بۆ ئەو شتە بۆی قژیان وشکتر بێت. یەکێک تر لەو هۆکارانە زۆر جار نازانم خانمانیان ئەمە زۆر لای خانمان هەیە هێلکە هێنن لەگەڵ چەند مادەی کە تێکەڵی ئەکەن ماوەی ماسکی پێ دروستەکەی ماسکی جایتر بۆنەکەشی زۆر ناخۆشە علی لە ماڵا لە تۆ نزیک بێتەوە زەرفێکی کردەوە بەسەریان ئەمانە تا چەند خراپە دکتۆر تۆ شتێک کە نەزانی چی بەجێ هێڵێت لە خۆت ئەخر خۆی نالێم دەرمان وا دروست ناکرێت تۆ بگەڕیتەوە چۆن کرێمەیە دەرمانەیە شامپۆیە بەکاردێت تۆ ئەبێ یەکەم جار بزانی ئەمە کۆنسنتریشنی چەنە تەرکیزی چەنە ئایا پێستەکە هەڵی ئەمژێ هەڵی نامژێ تۆ سوودمەند دەبی لێ یان نا حساسیە دروستە بێ یان نا تەجروبەی ئەبێ بکەی لەسەر چەند کەسێک اینجا ئەتوانی بەکاری بێنی ئەوە نییە تۆ هێلکێ بێنی بیدەی لە قشتا و ڕەنگە ئەو پێستت لەو تایپانە بێکە ئەو هێڵکەیە هەڵمژێ استیفادەی لێ بکە دووبا فەرقی چی خۆ قشی چۆن بێ دوای تەلاق بدرێوش بەکەڵک نایە بۆن و بۆ پیسێ و ماڵەکەی مەحەلیەکەین بەس دوای کابرا چۆن حەلکەین. باشە بەس دکتۆر زۆر کاتیش هەر خۆمان بەکارمان هێنا ئەو ماسکانە لە دوای کە قژەکە شوێ هەستەکەی و قژەهان جارێکتر بوو ژاوەتەوە نەرم بووە جوان بووە. شامپۆی باشش بەکاربێنی وات لێکە زەیتی خاصش بەکاربێنی بۆ قژت وات لێکە جا تۆ بڕۆ بۆ شتێ حازر کرابێ جوان تەرکیزەکەی دانرابێت تەجروبەی پێکرابێ لەناو قوتوویەکی پاک و تەمیز بێ قابێ دێنن لەسەر تەباخەکە و گیراوەیەکەگرنەوە هەرزێکێکمانە بێتێکەڵێکەکەنەوەین لە قژمانەوەی باشە دکتۆرێکی تر پرسیاری ئەوەی کردووەڵە من 4 مانگە مناڵم بۆ قژم زۆرە ڕوتێتەوە چی بکات؟ ئەتیادیە زۆر ئەتیادیە بەس نارێم هەر فاسێکی خوێنکانەوەک ئاسن و ڤیتامین و شتەکانی کەمەوە ببێ بە شتێکی ئەتیادیە و لە 3 مانگەوە بۆ 6 مانگ عادەتەن تەبیعیە بێتەوە. زۆر باشە بچینە سەر خۆراک ئەو ڕۆژانێمە ژەمە خواردنمانەیە ئەو خۆراکە تەندروستانە کامانن کە کاریگەری باش هەم لەسەر پێستمان هەم لەسەر قژیشمان دروستەکە. طبیعی بەعام کاربۆهیدریت باش نین ینی بەعام ئەگەر کەمیکەینەوە باشترە خواردنی میوە و خواردنی سەوزە و خواردنی ڤیتامینەکان باشترن ئەتوانیش ئەوانە ستا بە مکملاتی ینی حەبی هەیە کە هەموو جۆرە ڤیتامینەکانی هەیە بۆ قژ باشە توانی بیخۆی ڕۆژانە حەبێ لەوانە بخۆی عادەتەن قژت بەقووەت و باشترە بێتەوە یعنی ئەگەر کابرا نتوانێت خواردنەکەی چاکە بەهۆی ئیشەکەیەوە زۆر کات لە دەوام بێ توانی حەبێ بخوا عادەتەن کە ڤیتامینەکانی هەمووی تەیە مکەمیلاتەکانی تەیە کە بۆ قژ باشە قژی بەقووەتە بێ. پرسیارێکی کوڕانە بکەم لانە کوڕ ڕۆژەوانە زۆر کەسێ تااقەتی نییە سەری بشوە جێڵێکی زۆر و واکسێکی زۆری لێەوە
بەو جێڵەوە ئەخەوێ ئەمە کاریگەری خراپ بەجێڵێ بالضبط. دەوانێ و دقێ بەجێنێ بەزەمە بەردەوامی هەبێت ئەمش ئەچێتە ژێری ئەو شتانەوە کە عەزیەتی شافتی هێرەکاتن چۆن کابرا زۆر وشکێکات و عەزیەتی شافتەکادا موکەخ عەزیەتەدا جێڵەکەش کە پێوەی ئەمێنێ عەزیەتی مۆکادا و زعشترێکات جا عادەتەن مۆکە ڕقە بێ مثلەن تۆ لە کاتی احتیکاکەکەیە زیاتر قژەکان هەڵەوەرەیە لەگەڵ سەرینەکەیە یا لەگەڵ هەر چەرچەفەکە بێ هەرچی شتێ بێ چکە ڕاقا زیاتر احتیکاکەکە و جارجار ئەوەرێ و لا ئەچێت زۆر باشە دوکتۆر ئەو کەسانی کە جگەرە کێشن نێرگەلا کێشنەوەە هیچ پەیوەندیەکی هەیە بە ڕووتانەوەی قژە طبیعی قژ جزئێکە لە ئینسانەکە هەرچی شتێ زەرەری بۆ ئینسانەکە بێ کاریگەریە بێ لەسەر قژەکە ناڵێن چۆن کابرا کە کیمیاوی وەرەگرێ لەشی بەعام عەزیەتی وەرەگرێ و من زمانی قژەکەی و قژەکەش هەڵەوەرێ باشە هاوڵاتیەک پرسیاری ئەوەی کردووەڵێ چ زەیتێک زۆر باشە بۆ قژێک کە سەرتاڵەکانی وشک بێت تۆ لەگەڵ بەکارهێنانی زەیتای هەموو زەیتێ باشە بۆ قژەگەر قژەکان وشک بێن مشکلە نییە بەس ئەوەیە بەکاری بێنێ بە کەمی حساسیەی پێی نەبێ دوای ئەوە بەکاری بێنێ قژەکە جوانترەکە و خراپتر ناکە بەسەگەر قژی وشک بێ زۆر باشە دەستە خۆش بێ دکتۆر ئەو کەسانەی کە بۆ نمونە تاقیکردنەوەکانیان هەیە یاخود زۆر کەسمان گوێ لە بۆڵێ من لە پۆلی شەشەوە هەستم کردو ئیتر قژم بەرەبەرە تەنک بۆ تۆ قژم زۆر ڕووتاوەتەوە ئیتر ئەم قەلەقی و سترێسی هەیە بۆ لە پۆلی شەشە یاخود لە ئێستا لە پێڵەن دوانزە لە پۆلی دوانزەیە کاریگەریە بێ لەسەر ڕووتانەوە خۆی ئەوە هیچ لە سیستمەکە چکە پۆلی شش مستقبلت تهدیدەکە سو هەموو کەسێک کە سترێسە بێ حەقی خۆیەتی کە سترێسە بێت چکە تۆ بە ئیمتیحانی ئەگەر خراپبی ڕەنگە لە کولیە تۆ بۆ بچیتە مەعهدێک شوێنێکی تر چارە نووسە بۆیە هەموو کەسێک سترێسە بێ ئێمە لێن ئاگاتان لە سەیەکاتان بێن واز لە قشتان بێنن چکە دوای کە سترێسەکەت ئەڕوا قژت قسمێکی دێتەوە ئەوەشی نایەتەوە ئەگەر ئێمە توانین یارمەتیان دێن توانین کاکە چاندنەوەیان بۆ بکەین دەتوانین میزۆیان بۆ بکەین پلازمایان بۆ بکەین قژیان بگەڕێنینەوە مۆزوعێکی نابێ ئەگەر لە دیراسەکەیان بێ باشترە زۆر باشە دکتۆر با ئەو کەسانەشی کە زۆر جار خۆمان وا هەستی پێەکەین بۆ نمونە سەردانی مەلەوانکەکانەکەین یاخود زانی کلۆرێکی زۆر لەم ئاوایە هەیە یاخود دەچین ژووری ساونا ژووری هەڵم بەکارێنین ئەمە تا چەند گرنگە کڵاو بەکاربێنین یاخود تا چەند گرنگە خۆمان لەو کلۆرە پارێزین یان دوای ئەوەی کە تەواو ئەبین چۆن بتوانین قژمان پشۆین و پاچکەینەوە بۆی کاریگەری نەبێت کۆمە لەسەر پێستی شێتی لەسەر قژیشەتی طبعا کلۆری زۆرەکە عزیەتی هەم بۆ پێست هەم بۆ قژ و زیاتر وشکێکە بەس لاخیر شاد جارجار خۆتوارە ڕۆی بۆ سوێنی پۆل و هەرەتەوێ مەلەی خۆت بکەیت و ئەتیادیە بەس لە دوای ئەوە ئەگەر بتوانی بە شامپۆ بیشۆی نێلی ئەو کلۆرە زۆر پێوەی بێ و لە عینەن کاتە مەگە ئەو کەسانی کە قژیان وشکە زەیت و شتەکانیان بەکاربێنن و ئەو کەسانەی یانی زوو وشکی کەنەوە کڵاوەکە باشە بەکاریبێنین ینی ئەکیید کاریگەریەیە بەس تۆگە لە کاتێکی کەبا لە ناویبی بۆ دەرجەیە نابێ بۆ یاتوانم بەکاری کڵاوەکە بەکاربێنی باشە کڵاوەکە بەکاربێنی بۆ ساونە شتەکان گرمێکە ناگەێنێ پێی بەس بۆ هینەکە خۆ هەرتەڕە بێ بۆ کلۆرەکە هەرتەڕە بێ لەخیرە تۆ زوو بیشۆیتەوە شاوەێ دوو شێ بکەی لە دوای ئەوە بۆی کلۆرەکە زۆر لە سەری دەمێنێ و کاریگەریەکەی کەمتر بێتەوە زۆر باشە دکتۆر بگومان ئەزانین بەکارهێنانی موجەیفە و تو ئەم بابەتانە زیان بە قژەگەێنێ جا زۆر کات هەندێک کرێماتێ ئەڵێ پێش بەکارهێنانی موجەیفە و ئوتو بەکاری بێنە زیانی کەمترە بێتەوە تۆ ڕاوچێ لەسەر ئەو بابەتانە خۆی وەڵاهی ینی بازە کرێمە ڕەنگە گەرمتر بێ زیاتر قژەکە عزیەتدالەوەی ئیسیفادەی پێبێنێ بەعام ینی چکە تۆ بەس هێردرایەرەکە بەکاربێنی قژەکەت بەس خوشکە کاتەوە بەس گەرمێکە کاریگەریە بێ ئایا ئەو کرێمەی کە لێ دەی تەحملی ئەو گەرمیە ئەکە کە بەکاری دێنی یان باشە با بچینە لای پرسیاری هاوڵاتیان هاوڵاتێک پرسیاری کردووەڵێ خەنەی سروشتی تەندروستە تەندروستە ئەگەر پێت بکەوێ ئەگەر پێت بکەوێ ڕەنگە بۆ تۆ بکەوێ بە خوشکەکەت نەکەوێ باشە دکتۆر لەگەڵەوەی کە بۆ منە کەسێک ینی هاوڕێک داستی پێەکەی قژر تەنێک بۆ تۆ یعنی ئەمە تا ئێوە پزیشکان تا کەی بڕیاری بووێن کە لەسەرەوەی پلازمای بۆ بەکاربێنن یاخود دەرزی بەکاربێنن بۆی ئەو کەسە ئەڵێ با زیاتر نەڕوات کە زیاتر ڕۆی زۆرم پێوە دیارە بێت من خۆم زۆر ڕقم لەو ئسلوبەیە زۆربەی نەخۆش دێ ئادی پلازمایەکم بۆ بکە لەبەر ئەوەی ناڵێم ئەبێ بزانین بۆ قژەکاڵەوەرێ بۆ قازانجی ئێمەیە ینی کە من پلازماکەی بۆ بکەم ئەی نێرم خوێنی لێوەرەگرن و 2 دقەی پێچێ و لاخیرە پاری پلازماکەی لێوەرەگرم و خێرمان لێ کردووە لەخیرە خۆ بە بەلاش بۆی ناقین شتێ هەر خێری لێکەین بەس نەخۆشەکە ئەگەر سوودمەند نەبێ دوای ئەو نەخۆشە هەم تۆ ئەیدۆڕێنی ئەم نەخۆشەکەش ئیسیفادە ناکە هەم نەخۆشی ترشت لێ ئەبا من چوومە لای دکتۆر فلان پلازماشی بۆم کرد ئیسیفادەم نەبوو ئەخر تۆ مەجالت نەدا دکتۆر فلان فحصت کات تۆ مەجالت نەدا نا پلازمایەکم بۆ بکە ڕەفیقەکەم کردی زۆر باش بوو بۆیە بەڕێی من
بچینەوە شتی علمێکە بچینەوە هستریەکی باش تێبگەین بزانین ئەم قژە بۆڵەوەرێ فاسی قژەکە بکەین فاسی خوێنی بۆ بکەین بزانین کاریگەری ڤیتامینات و یا سیستمێکی هەیە لەسەر لەشی اینجا بچین کە ئەمانە هەمووی مەزبوط بێ بەڵێ لە پلازمەکە زۆر استیفاداکە بەڵێ لە میزۆتێراپیەکە زۆر استیفاداکە بەس کە کێشەی تری نەبێ. باشە دکتۆر بەیەک جار هەست بە ئەو گۆڕانکاریە کاکە کردوێت یاخود نەخێر ئەمە جەلساتە بێت چەند جەلسەیەک بکات. یەکەم جا قژەکان تۆزێ ئەستورە بن وەکو قژەکە و وەرینەکە کەمە بێ بەس وەکو ئەوەی قژەکەت پڕەوە بێ وتمان لە 6 مانگێک ڕاستە زۆر باشە. هاوڵاتی تر پرسیاری ئەوەی کردووە ئەڵێ ڕەنگی ئەم بۆ یاغانەی کە لە کیسەی بچووکان ئایا بە کەڵکی ئەوەیەت کە بەکاربێنێت یاخودنا من زۆر باش لێکێناگەم نازانم بۆ یاغ بەعام ئەگەر پێت بکەوێ و کێشت بۆ نەکاتوانی بەکاری بێنی ترکی سەگە بچوو بێ گەورە بێەوەی کێشێ ناشوێت زوو زوش بەکاربێت وایە ئەوتە دوومان ینی بزەبت دو سێ مانگێکی بدەیتێ بۆی ئەو قژە بتوانێت دروست بێتەوە قژە بتوانێت هەناسە بکێشێ استیفادەی لێ ئەکا دوایی. باشە دکتۆر هەندێک خەڵکەیە هەموو ڕۆژێک قژیان ئەشۆن شتنی قش هەموو ڕۆژێک ئەمە تەندروستە بەڕای تو یاخود نەخێر لە هەفتەیەکە چەند ڕۆژ جارێک قش ئەو کەسانی قژیان چەورە تەندروستە چکە ئەو چوریە ڕەنگە زیاتر عزیەتیدا تۆ کە ئیشوی و لایە بێ زیاتر استیفاداکەی بۆ ئەوانەشی کە بێخیان چەورە و سەرتاڵەکانیان وشکار هەموو ڕۆژێک شۆرێ هەر باشتر شەنەک تەندروستترە چکە تۆ چورێکەی لە ئەبەی قژەکە تەبیعیترە بێ لە بیئەیەکی باشترە بێ. باشە دکتۆر بچینە سەرەوەی و کەسانی کە زەرعی قژەکەن دوای ئەوەی کە لە ژێر ڕێنمای ئێوەیان ماوەیەک ئەچێتە 6 مانگەکەش بەڵام ئەم کەسە لەوانەی تر پێستی باش نەبێ یاخود لە ڕێگەوە نەتوانێت بە باشی قژی پڕ بێتەوە هەر ئەگەر بێشتەوە تەنکە ئەم جۆرە کەسانە هەوڵ بنەوە جارێکە قش بچێنەوە یاخود چۆنە ئەبێک چی لێ بکات یاخۆی ڕێنمانی جێبەجێ نەکات. یەکەم شت عادەتەن زەرعەکە زۆربەی بۆ ئەو کەساناکرێت کە مێڵ پاترنە کە باوکی قژینیە کە باپیرینیەتی و ئەوانە و بانقێکی باشیان هەیە ئەلم ئاستا چۆ تۆ قژەکە لێرەوە ئەبەی وەکو باخێکت هەبێ لە شوێنێک بۆ باخێکی تر ئەیبەی چەندێکت لێرە هەبێ ئەوە ناتوانانی بەری ئەویش فەرقەکە لە 2 تاڵەوە تا 3 تاڵ 4 تاڵ بتوانی بزەبت تۆ ئەبێ ئەمەش کە بەری بە جۆرێ بیبەی کە ئێرە ئەزیەت نەدەی ئێرە پێوی دیار نەبێت تۆ ئینا تۆ هەموو قژەکانی ئێرە بەرە ئەوێ پێشت زۆر جوانە بێنج بەس ئێرە قژی نامێنێ بۆیە تۆ لە 10 تاڵاتوانی مەتەلەن 4 تاڵ بەری لە 10 تاڵاتوانی 5 تاڵ بەری بەپی ستایلی قژی خەڵکەکە و بەپی نەرمی خەڵکەکە کە دای ئەنین لەوێ بەعام وەکو قژی خۆی لێ دێتەوە کێشەیەکی نابێت یعنی بەڕاستی بۆ خەڵکی ئەستیفادە ناکە و جارێتتر زەرعەکە لە یەکەمەوە قەرارەکە غەڵەت بووە یعنی من خەڵک دێ بۆ لامان قژی ئەمەنە تەنکە دکتۆر زەرعم بۆ بکە ئەخر تۆ بانقەکەت کەمە کە بانقەکەت کەمە استیفادی لێ ناکەی بەڕێی من نیکی لە ئێستەوە نیکی ینی ئیتر بارۆکە بەکاردێنی شتێکی تر بەکاردێنی ستایلت ئەگۆڕی لەگەڵ ئەوە قژت ئەمێنیتەوە بەس تۆ کە بانقەکەت زۆر بوو بە جوانی داتنا و نەتهێشت لە کاتی خۆیان تووشی ئیلتیاب و تووشی مشکیلە و تووشی نیکرۆسس بێ ئەو قژە وەکو قژی خۆی لێ دێت دوای لە ڕێگەی بڕینەوەیە دکتۆر بەڵێ بەشی پشتەوە ئەبڕنیان لە ڕێی تاڵ جارانە بڕا جاران کۆنەکە ئەبڕا و خاتێکی پێوە ئەبوو ئێستا بە پەنچێک ئەی بین زۆر باریکە تاڵ ئەبین و ئەو تاڵانە جارێکی تر زەرعەکەی تۆ بۆیە لە پشتەوە تقریبن هیچت پێوە دیار نابێ گەر بە جوانی بکرێ و کەس هەر نازانێت لە پشتەوە چیت کردووە و قژت لە پێشەوە جوانترە بێت یان زۆر باشە دکتۆر من دیسانە گەڕێمەوە سەر بەکارهێنانی ئەو شتە سروشتیانی کە لە نێو ماڵەکانە هەیە زۆر خانم هەیە لە ناو شامپۆکەیانە وەرمونە پیازیان تێ کردو ئاوی پیازیان تێ کردو یاخود سیریان تێ کردو ئەڵێ بۆ بەقۆتکردنی قژ و بۆ ئەوەی کە ڕێگری بکا لە هەڵوەرین ئەمە سوودی زۆرە. سیر لە هەمووی باشترە سیر بڵەت سەپلای زیاد ئەکا سۆ خوێن زیاتر ئەکا بۆ تاڵەکان عینە نیزامی مینۆکسیدیلە بەس تۆ مینۆکسیدیلێکی پاکی 5%ت هەیە ئەتوانی بۆ قژت بەکاری بێنی و خوێنەکەی زیادکەی عینەن وەکو سیرەکە کاریگەری هەیە و ڕەنگە باشترش بێ و زیاترش بەکارهێنراوە تەجروبە کراوە لەسەر خەڵک و زانویانە کە حساسیت کەمەکە بۆچی و سیرە بەکاردێنی و کابراش نایە بەلا تا هەفتەیەک و ئیتر پیاوەکە بەیەلکەکە شکور بوو دکتۆر سیریشی تێکەوە خەریکە سیری تێکەوە ئیتر بۆیە سیرەکە باشە بەس ئەمە جاران لە زەمەنی جاهلیەت کە شامپۆ نەبوو کە مینۆکسیدیل نەبوو ڕەنگە بەکاریان بێ ناقەی ناکە بەس ئێستا بەدیلی ئەوە هەیە بە شامپۆیەکی بۆنی خۆشی جوانتر ئەوە بەکاربێنی باشتر زۆر باشە دەست خۆش سپاس بۆ پای زانیاریەکانت سپاس بۆی کاوەڵامی پرسیارەکانی ئێمە و بینەرانی شەیە و ماندوو نەبی زۆر سپاس بۆتە زۆر